فەرەنسا لە ساڵی 2020 جارێکی دیکە بوو بە ئامانجی چەندین ڕووداوی تیرۆر لە ئەوروپادا. لە مانگی نۆدا هێرشەکانی ڕابردوو گەڕانەوە بۆ ئەو وڵاتە لە دەرەوەی ئۆفیسی گۆڤاری گاڵتە ئامێزی چارلی هێبدۆ لە پاریس لە ئەنجامێکی هێرشی چەقۆدا 4 کەس بریندار بوون. هێرشەکە دوای ئەو هێرشەی 4 ساڵ پێش ئستا بوو کە تێدا چەکداران لە هەمان ئۆفیس دوای ئەوەی گۆڤارەکە کارتونێکی محەممەدی پێغەمبەری بڵاوکربۆوە 12 کەسیان کوشت. ئەو کارتۆنە لە سەرەتای ئەمساڵیشتا لەلایەن مامۆستا ساموێل پاتی لە پۆلێکدا لەسەر ئازادی ڕادەربڕین لە قوتابخانەیەکی دەرەوەی پاریس بەکارهێنرا. لە مانگی نۆدا مێر منداڵێکی چەچەنی لە دەرەوەی قوتابخانە لە هێرشێکدا کە فەرەنسای تووشی شۆکرد مامۆستاکەی سەربڕی. دوای تەنیا چەند ڕۆژێکی تر 3 کەس لە کەنیسەیەکی شاری نیز بە چەقۆ کوژران. هێرشکەرەکە توندڕەوێکی ئیسلامی بوو کە وەک پەنابەر لە تونسەوە ڕۆیشت بووە فەرەنسا. ئیمانوئێل ماکرۆن سەرۆکۆماری فەرەنسا لەگەڵ ئاشکراکردنی پلانێکی دژە توندڕەوی ڕایگەیان کە ئیسلام بووە بە ئاینێک لە قەیراندا لە هەموو جیهاندا. دەبێت ئەمڕۆ لە هاوڵاتیانمان پارێزگاری بکرێت. هاوڵاتیەکانمان ئەوانەی ئاینیان ئیسلامە دەبێت لە بەرامبەر ئەو خراپکار و ئیسلامە توندڕەوانەدا بپارێزرێن. سەرنجەکانی ماکرۆن تووڕێی و ناڕەزایی لە سەرانسەری جیهانی مسلماناندا دروست کرد. بەڵام سەرۆکی فەرەنسا بێپەروا بوو. ماکرۆن هەڵمەتێکی دژی بەرنوێژە توندڕەوەکان دەست پێ کرد. چەندین مزگەوتی داخست و داوای لە ڕێبەرانی مسلمان کرد کە پشتگیری لە دەستور و بەهاکانی فەرەنسا بکەن. ئەوە بەڕێنگاریە بۆ زۆر لە وڵاتانی کە لەگەڵ توندڕەوی و تیرۆر و پرسی ئەمنیدا مامەڵە دەکەن. ئێوە وەک دەوڵەت چۆن و بەچی ڕێگەیەکی پێویستدا وەڵامی ئەم کێشەیە دەدەنەوە بۆ ڕێگەگرتن لە هێرش و بۆ مسۆگەرکردنی ئاسایش، بەڵام لە هەمان کاتیش داوا بێت کە ئازادیە مەدەنیەکانی هاوڵاتی پارێزراو بێت یا هەست بە نامۆبوون نەکات لەناو ئەو کەلتورەدا. لە شوێنێکی تری ئەوروپا لە مانگی 11دا 4 کەسی دیکە لەلایەن چەکدارێکەوە لە ڤێنای نەمسا کوژران و 23 کەسیشی بریندار کرد. هێرشکەرەکە کەسێکی لایەنگری دەوڵەتی ئیسلامی بووە کە بۆ دەستگای ئاسایشیش ناسراو بووە. سەرکردەکانی ئەوروپا لەسەرەوە ڕێکەوتن کە پشکنینی ئاسایشی زیاتر لەسەر سنوورەکانی یەکێتی ئەوروپا بۆ ڕێگرتن لە توندڕەوەکان بکرێت. ئەوان بۆمبێکە دانراون و ئەگەر بمانەبێ ئازادی خۆمان بپارێزین، ئەوە دەبێ ئازادی ئەو کەسانە سنووردار بکەین. شیکەرەوەکانی پرسی تیرۆر پێیان وایە کە گەورەترین هەڕەشە لەلایەن ئەو کەسانۆیە کە پێیان دەوترێت تێرۆریستی ناوخۆیی، ئەوانەی لە ئەوروپا گەشەیان کردووە. بیرۆکەی سەرزەنشکردنی سیاسەتی پەنابەری یا سەرزەنشتی پەنابەران و کۆچبەران کەمێک کارێکی نادروستە. ئەمەنەک تەنها هەلی بەلاریداچوونی ئەو کەسانە زیاد دەکات، بەڵکو بە سادەیی ئەو شوێنەژ نییە کە زۆربەی هەڕەشەکانی لێوە دێت. ساجین گۆهێڵ شیکەرەوەی پرسی ئاسایش دەڵێ دابەشبوونە سیاسیەکان کارتێکە لە دەستی توندڕەوەکاندا و یاری پێدەکەن. کاتێک کە جیاببوونەوە دابەشبوون دروست دەبێ گرۆپە توریستەکان سوودی لێوەردەگرن. بەڵام ئەوروپا دەبێتە هەمیشە ئەو بەهانەی خۆی کە بە گرنگیان دەزانی وەک ئازادی ڕادەربڕین بیان پارێزیێت. تەنانەت هەندێک جاریش ببێتە بابەتێکی مشتومڕ لەسەر. لە کاتێکدا ئەوروپا هەوڵی بەرەنگاری لە دژی ئیسلامیە توندڕەوەکان دەدا، لەلایەکی دیکەشۆ تێرۆریزمی ڕاستە توندڕەوەکان یەکێکی دیکە لە کێشەکانە کە لە گەشەدایە. دەستگای ئاسایشی بریتانیا ڕایگەیاندووە کە لە ساڵی 2020دا لەو 27 پلانە تێرۆریستیانەی ئەو وڵاتە ڕووبەڕویان بووەتەوە 8یان پلانی ڕاستە توندڕەوەکان بووە.